ئەو پیاوە بە تەمەنەی گوندی پەلکانە کە بە ڕۆحێکی گەنجانە بەرگری لە شوێنی لەدایک بوونی دەکرد لە دژی ئەو عەرەبە هاوردانەی ناوە بە پاڵپشتی ئیدارەی سەپێنراوی کەرکووک دەیانەوێت دەست بەسەر گوندەکەیاندا بگرن. نەخۆش کەوتووە و ئەو کاتەی کوردستان 24 ڕووماڵی ڕەوشی گوندی پەلکانەی دەکرد هاوار و گریانی مام سابیر دەنگی دایەوە. هەتا کەینێ لێمان عارەب هەموو ڕۆژە لەو بە دار و بۆ خەی ئەمە هەر بڕن و دوونێ هەروە بۆ پێرە هەروە بۆ بەسەر پێرەوە بۆەوە ئەمە ژیانمان نمایە. بابم مام سابیر کە بە سمبولی پەلکانە ناسراوە ئێستا لە نەخۆشخانەی دڵی هەولێرە. هەر کەس سەردانی بکات و باسی پەلکانەی بۆ بکات دەست بە گریان دەکات. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئەرکی تەواوی چارەسەریەکانی لە ئەستۆی خۆی گرتووە و مام سابیریش لەسەر قەرەبێڵەی نەخۆشخانە بە چاوی پڕفرمێسکەوە دەڵێت زۆر سوپاس بۆ سەرۆکی حکوومەت دەمەوێت بەس چاک ببمەوە و بگەڕێمەوە پەلکانە. دەمەوێ بەس سامکەنەوە هیچ کەم ناوە بگەڕێمەوە لە پەلکانە بگەڕێم. ئارێوەڵە هیچ کەم لەوان ناوێت. بۆچی وا تەندروستی تێکچوو؟ وەڵڵای خەفەتی ئەو عارەبانەدایە. خەفەتی ئەو عارەبان هەدە لەو پەنە دیوانانە دانیشتم برایەکەمە بۆ هەردەگۆ وەرەوە کورە دەمری وتم لێگەڕێ با بمرم لە پەنە دیواری سەبم خۆ باشترە سەبم خوا لە ئارەی باشترە نەکۆ ئارە بغاردنە پەلکانێک. وەزیری تەندروستی وەکو نوێنەری مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە نەخۆشخانەی دڵ لە هەولێر سەردانی مام سابیری کردو بە مام سابیر و بەڕێوەبەرایەتی نەخۆشخانەکەشی گوت لەسەر ئەرکی سەرۆکی حکوومەت هەرچی پێویست بێت بۆی دەکرێت. بەڕێوەبەری نەخۆشخانەی دڵیش دەڵێت مام سابیر تووشی جەڵدەی دڵ بووە و 3 بۆ 4 ڕۆژە لێرە لەژێر چاودێری دەبێت. سەرەتا ڕەوشی تەندروستی جێگیر دەبێت دوای چەند ڕۆژێکی تر نەشتەرگەری بۆ ئەنجام دەدرێت. خۆی مام سابیر تووشی جەڵتەی دڵ بووە تقریبانەوە 3-4 ڕۆژە لێرە داخل بووە بەلەبەر ئەوەی بیدایەت بێ ئیستیخرار بکە وەزعی مستەقر بێ هەندێک ئەنزیماتی دڵی بەرزە مەشاکلی کلی هەیە ئەو شتانە بێ مووی چارەسەر بکرێ ئینجا ئینشاڵڵا نەشتەرگەری بۆ کرێتن. تەمەنی 70 ساڵە بەڵام هێشتا لە پێناو گوندەکەی و خاکەکەی شەڕ دەکات. ئەو سەدان گوندنشینی تر گیرۆدەی عەرەبی هاوردە و بێدەسەڵاتی هێزە عێراقیەکانن لەو ناوچانە کە لە کۆی 42 گوندی سنووری ناحیەی سەرگەڕان کە پەلکانەیەکێکیانە 40 گوندیان مەترسی تعریبیان لەسرە. هەر کاتێک عەرەبە هاوردەکان بیانوێ پلانی تعریبکردنەوەی گوندێک جێبەجێ بکەن پێش بە پشگیریەکانی ئیدارەی سەپێنراوی کەرکووک دەبەستن. بەڵام خاڵێکی بەهێزی گوندنشینانی ئەو گوندانە ئەوەیە پاڵپشی یەکتر دەکەن و بە یەکەوە ڕێگریان لێ دەکەن. ڕێناس عالی کوردستان 24 هەولێر.